سندیکەی سکاپ لە وڵاتی سوید لە ساڵی 1926 دا مەزرا و نزیکەی 1600 ئاوازدانە لەخۆ دەگرێت. ساڵانە خەڵاتی ئەینار ویستلینگ دابەخشێت تا ئەو ئاوازدانەرانەی کە جێدەستیان لە بواری میوزیکدا هەبووە. ئەم ساڵ هونەرمەند کارزان مەحموود ئەو خەڵاتەی پێبەخشرا. هونەرمەند کارزان مەحموود ڕاستەوخۆ لەگەڵمانە و گفتوگۆی زیاترەکەین. کارزان سڵاو لێبێت. ئەم کاتەوە بەرسە و سەقا. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی لە یەکەم. زۆر سپاس دەکەم. ئەم سکوڵە ڕیشیپا لەسەر چ بنەمایەک پێت بەخشرا؟ بەڵێ طبعا ئەمە کەسێک بەناوی ئەینار ویستلینگ کە خۆی دانەر بووە و نووسری تێکست بووە کاتێکە کۆچەکات پێش ئەوە لە وەسێتەکە داوای ئەوە کە هەموو مافی بەرهەمەکانی ببەخشێ بەم سندیکایە بۆ ئەوەی ساڵانە چەند کۆمپۆزەرێک بۆ دوو کۆمپۆزەر لە ساڵەکە بەسەر بکرێتەوە و ڕێزیان لێ بدرێ. ئەمە بەڕاستی نازانم چۆن ئەم بژاردەیە کراوە لەلای ئەوانەوە، بەڵام ماوەی لەمە پێش تقریبان 2 هەفتەیە لەمە پێش پەیوەندیان پێوە کردم کەوتیان تۆ یەکێکی لەو دوو کەسەی کە ئێمە هەڵمان بژاردووە بۆ وەرگرتنی ئەو سکۆلەرشیپە ئەم ساڵە چۆنەڵی وەکو وتم لەسەر بنەمای کارکردنەکانە وەکو ڕێزلێنانێکە بۆ کار و بەرهەمانەی کە لەم چەند ساڵی ڕابردووە ئەنجام ماوە. بەڵێ دەستخۆش. ئایا کارزان وەک هونەرمەندێکی کورد یان سویدی ناسێنراوە؟ ئەتوانم بڵێم کورد سویدی، چکە لێرە من چەندێک ئیشی کوردیم کردووە، ئەوەنەش ئیشی سویدیم کردووە و ئەتوانم بڵێم 50 کەمتر زیاتر هەردوو چێکم بە تایبەتی ئەم چەند ساڵی ڕابردوو بڵین 5 ساڵ بۆ 6 ساڵی ڕابردوو ئەتوان بڵم کاری سویدیم پێم وابێ زیاتر کردبێ، ئەویش بە حکمی ئەوەی کە بڵین لە ناو مەجای مۆسیقای فیلما لێرە تۆزە بەرفراوانترە پێم وابێ زیاتر لێرە کردبێ. بەڵێ ئەو گروپانەیان ئەو سندیکە هونەریە میوزیکیانەی کە کارت لەگەڵا کردوون لە سوید کامانن؟ چەند سندیکایەکی جیاواز هەیە، بەڵام من وەکو ئەندام بوون ئەندامم لە سکاپ بڵین و هەروە شوێنی تر هەیە بە ناوی ستیم، بێجگەلەوە شوێنی تر هەیە بە ناوی نۆردیک میوزیک دیز، لەوێش ئەتوانم بڵێم تقریباً 20 کۆمپۆزەری هەڵبژێراون لە وەکو ئەندام بۆ نۆردیک میوزیک دیز. تقریباً پێم وابێ ئەو سێ شوێنێک ئێستا من لە خەیاڵما بێت زیاتر. کارە نوێیەکانی کارزان بۆ ئەم ساڵ کامانە بوون؟ کۆمەڵێک کاری زۆرم کردووە، لەوانە فیلمێکە 28 مانگ ئەم 28 مانگی چوارە پرێمیاری هەیە لە سینەماکانی سوید کە بە ناوی بۆڵێت کە بڵاوە بێتەوە. کۆمەڵێک کاری ترە وەکو سریال بۆ نمونە هامیلتۆن، ئەویش ئەتوان بڵێم لە زیاتر لە پلاتفۆرمەکانە بڵاو بێتەوە و چەند شۆرت فیلمێ لەوانە بەناوی پارت کە چەندی خەڵاتی نێودەوڵەتی بردووە، یەکێ لەوانە خەڵاتی باشترین سکۆر کە پاشتر پێم وابێ ئەتوانم لە مەجاالێکدا باس بکەم. هەروە کۆمەڵە شۆرت فیلمی تر کە ئێستا لە خەیاڵمانی بەڕاستی، بەڵام کۆمەڵی کاری زۆرم کردووە کە پاشتر توان باسییان کەم. بەڵێ ئەی لەگەڵ هونەرمەندانی کورد هیچ بەرهەمێکی نوێت هەیە؟ وەکو دەرهێنەر طبعا وەکو باسم کرد کۆمەڵە کارم هەیە بەڕاستی، وەکو کاری گۆرانی باسکەین نه ماوەیەکی زۆرە کاری گۆرانی و میوزیک کەمتر کردومە، زیاتر فۆکوسم لەسەر چۆنڵی مۆسیقای فیلم بووە. باشە. کارزان مەحموود سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، هیوای سەرکەوتنە بۆ خوازم. زۆر